سڵاو بەڕێزانم بەخێر بێن بۆ بەرنامەی یەکەم بەرنامەی ئاەتێک و هۆکاری دابەزین و لێکدانەوەیەک. هیوادارم هەموو لایەکتان باش بن. ئەو پەرڕێز و حورمەتم هەیە بۆ هەر هەمووتان مێری کریسمەس تو یو تو ئەن هەپی نیو یێر. سەرچاو بەخێر بێن. ڕێز و حورمەتم هەیە بۆ هەر مرۆڤێک کەوا عەقڵی کراوەیە، مێشتی کراوەیە، لۆجیک بەکاردێنێ بۆ بینینی ڕاستیەکان و هەروەها لێکدانەوەی خۆی هەیە بۆ مێژوو و هەروەها بۆ ئەو ڕووداوانەی کەوا لە ژیانی ڕۆژانەمان یا لەم سەردەمەدا ڕوودەدەن. زۆر گرنگە خەڵک کاتێک ڕابردەکانی مێژوو ڕووداوەکانی کۆن دەخوێنێتەوە بە چاوی ڕەخنەوە سەیری بکە و بچێتە بنج و بنەوانیەوە. بەڵام بەداخەوە دەبینی موسڵمانە کوردەکان نەک تەنها بە چاوی ڕەخنەوە سەیری شت ناکەن، بەڵام خودی توڕاسەکەی خۆشیان ناخوێننەوە. کارەساتەکە لێرەوە سەرچاوە دەگرێت. ئەوانەی ئێمە بۆیان باز دەکەین پێیان وایە ئێمە لە خۆمانەوە دروستمان کردووە، ئیهانە و سوکایەتیە و یاخود دێن ئیهانە و سوکایەتی بە ئەڵڵاکەیان، بە پێغەمبەرەکەیان، بە توڕاسەکەیان دەکەین. کارەساتەکە لەوێوە دەست پێ دەکا. هەر مرۆڤێک کە خاوەن عەقڵ بێ، خاوەن لۆجیک بێ و بڕوای بە ئاینێک هەبێ، دەچێتە بنج و بنەوانی ئاینەکەی بۆی بزانێ ئایا ئەو قسانەی کە ڕۆژانە بۆی دەکرێت لە منبەری مزگەوتەکانەوە ئایا ئەم قسانە ئەسڵ و ئەساسیان هەیە یاخود زیاتر زل کراونەتەوە یاخود زۆر لایانی شاراوەی تێدایە کە بۆ مرۆڤ باسییان نەکردووە. هەر لە ڕوانگەی ئەمەوە پێم زۆر باش بوو کە من بێم قورئان وەرجێڕمە سەر زمانی کوردی بەبێ هیچ ڕیاکاریەک، بەبێ هیچ درۆ و دەلەسەیەک و بەو پەر ڕازگۆییەوە بێم قورئانی ئەڵڵا، قورئانی موحەممەد، قورئانی ئیسلام وەک خۆی کتومت ئەوەی کەوا دەقەکانمان پێمان دەڵێن وەرجێڕم بۆ سەر زمانی کوردی. لە خلالی ئەگەر هاتو من لە خلالی 3 ڕۆژدا توانی بێتم 7 سوڕەتی قورئان واتە 2 لەسەر 3 قورئان وەربجێڕم بۆ سەر زمانی کوردی، چی وای کردیە لە 1400 ساڵی ڕابردوو مەلاکان کە لە ڕۆژانی هەینی مێشتی خەڵک دەبن، ئیهانە و سوکایەتی بە خەڵک دەکەن، نەیانتوانی بێ لەو هەموو کاتە زۆرەی کەوا بەدەستیانەوەیە کە ڕۆژانە خەریکی هیچ نین، تەنها خەریکی دانیشتن و تەمەڵ و تەوەزەلین، نەتوانن بێن قورئان لە خلالی 1 هەفتەدا وەرجێڕنە سەر زمانی کوردی. دەبێ هۆکارەکەی چی بێ؟ چکە من دڵنیام ئەگەر هاتو وەریجێڕن بۆ سەر زمانی کوردی ئەو قورئانەی کەوا سەردەمانێکە بە مقەدەس بە خەڵکی دەفرۆشنەوە، بە پیرۆزی بە خەڵکی دەفرۆشنەوە، خەڵک پرسیاری لا دروست دەبێ سەبارەت بە زۆرێک لە دەقەکانیان و لێیان دەپرسێ بۆ نمونە بۆچی لە سوڕەتی ئەلحەشر خودا دەڵێت من فەرمانم کرد دارفورماکان ببڕن. خەڵک دێ دەپرسی مانای چییە بڕینی دارخورما؟ مانای چییە ئەڵڵا لە دەقێکی سوڕەتی ئەلحەشر دەڵێتن هەندێک لە دارخورماکانتان بڕی و هەندێک لەسەر قەدی خۆیان مانەوە؟ ئەمە مانای چییە؟ ئەم ڕووداوە چییە؟ اینجا دەبی بێن بۆیان باسکەن ئەم سوڕەتە تایبەتە بە بەنی نەظیر، تایبەتە بە بەنی نەظیر. ئەو کاتە بەنی نەظیر چی بووە؟ دەبینن کەوا خێڵێکی جوو بووە لە مەدینە بێگوناح بێتاوان دانیشتون، هەمویان ئاوارە و دەربەدەر دەکەن و ئەو کات مرۆڤ دێ ئەم دەقانە دەخاتە بەر ویجدان و ئەخلاقیاتی مرۆیی خۆیەوە. ئایا دەکرێ ئەم دەقانە دەقێکی ئیلاهی بن ئەگەر هاتو خوددا بوونی هەبێ؟ ئەمە خاڵێکی زۆر گرنگە کەوا تاچی کورد، موسڵمانی کورد، گەنجی کورد بێ بیری لێ بکاتەوە و بیبینێ و بچی بۆ سەر دەقەکان. گریمان ئێمە پێویستمان بە حەدیسەکان نییە، گرنگی بە حەدیسەکانی بوخاری نادەین، گرنگی بە حەدیسەکانی ئەبی داود نادەین، ناچینە سەر موسلیم و ناچینە سەر تەفسیرەکانیش، بەڵام خودی ئەم دەقانە شتمان پێ دەڵێن. شت ڕوویداوە بۆ نمونە هەروەک ئاماژەم بە مەسەلەی دارخورماکە کرد. خوددا لە ئاەتێکی سوڕەتی ئەلحەشر دەڵێت ئەو دارخورمانەی بڕیتان و ئەوانەی لەسەر قەدەکانیان مانەوە ئەوە بە فەرمانی من بوو. خەڵک دێ دەپرسێ ئەمە مانای چییە؟ چۆنە خوددا لەگەڵ بڕینی دارخورما بووە؟ هۆکارەکەی چی بووە؟ و لە کۆتاییدا جارێکتر دەمانجێڕیتەوە بۆ سەر تەفسیرەکان و بۆ سەر هۆکاری دابەزین.
لەبەر ئەوە من ئەو ئەرکە لە ئەستۆی خۆم دەگرم هەوڵ دەدەین ڕۆژانە لە بەرنامەی جیاجیا بین قسە و باس بکەین سەبارەت بە هۆکاری دابەزینی زۆرێک لەم دەقانە. سەیرەکەی لەوەدایە لە ڕابردوو کاتێک دەهاتین باسی زۆرێک لە مەسائیلەکانمان دەکرد گوێنمان بە ئێمەدا. بەڕاستی من بەلامەوە سەیرە بۆچی گوێن بە من دەدەی؟ یعنی بۆ گوێن بە من دەدەی؟ ئەمە تورازەکەتە باوی بابم لە قورئانەکەتدا ئاماژەی پێکراوە لە هۆکاری دابەزین ئاماژەی پێکراوە. تەبەری و ئیبن الکەثیر و قورطوبی و ئەشعەری و نازانم واحیدی و نیسائی و ئەشمەخشەری و هەتا وەکو دوای هەموو ئاماژیان پێی کردیە. بەڵام کاتێک تۆ نەزانی و گەمژەی و مەلاکان بە تۆیان نەوتیە چکە خودی مەلاکان دەزانن زۆرێک لەم دەقانە کاتێک هەڵدەسەنجێنرێ لە ڕوانگەی ئەخلاقیاتی مرۆیی و ئەخلاقی مرۆڤ قبوڵی نییە. هەر ئەمە باشترین بەڵگەیە بۆ ئەوەی کەوا قورئان 1400 ساڵە وەرنەجێڕدراوەتە سەر زمانی کوردی. وە کاتێک هاتوون ئەوانەی کەوا لە ئینتەرنێت دەیبینین وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی درۆ دەکەن زۆرێک لەو دەقانە دەپەڕێنن کە مانای تێر و تەسەلی خۆی دەدا بەدەستەوە چکە دەزانن تاچی کورد بەتایبەتی تاچی کورد و هەموو مرۆڤێک بەڵام بەتایبەتی تاچی کورد لەبەر ئەوەی مەسات و کارەساتی زۆر بینیوە مرۆڤێکی هەستیارە مرۆڤێکی خاوەن ئەخلاقە مرۆڤێکی خاوەن وجدانە. کاتێک ئەمانە دەبینێ بۆی قبوڵ ناکرێتن و دەگاتە ئەو قەناعەتەی ممکن نییە ئەم قورئانە لەلایەن خوداوە بێ ئەگەر هاتو خوددا بوونی هەبێ ممکن نییە ئەڵڵا خوددا بێ و ممکن نییە محەممەد پێغەمبەری خوددا بێت. ببورن لەبەر بەرنامەکەی هەموو لایەکتان بەخێر بێن هیوادارم هەموو لایەکتان باش من جار بەجار ئەو بەڕێزانەی سڵاو دەکەن ئەو پەرڕێزم هەیە بۆیان بەڵام لەبەر ئیدامەی بەرنامەکە ڕەنگە نەتوانم وەڵامی هەموو سڵاوێک بدەمەوە. خۆتان بەڕێزن خۆشەویستیتان هەیە برا گەورەن ئەو پەرڕێز و حرمەتان هەیە لای من. با ئەمڕۆکە بەرنامەی یەکەممان دەست پێ دەکەین و هیوادارم ئەو دەقانەی کەوا قورئان وەرجێڕاوە من هەوڵ دەدەم لە خلالی هەفتەیەکی تر قورئان بە تەواو بکەم و هەوڵ دەدەم بە چاپی بگەینم بەڵام چۆن چاپێک بەپێی تەرتیبی دابەزینی قورئان تەرتیبی دابەزین چۆن یەکەم سوڕەت چۆن بووە دووەم چۆن بووە سێم چۆن بووە و لە سەرەتا بۆمان ڕوون دەبێتەوە 86 سوڕەت لە مەککە بووە و دواتر ئەوی تری لە مەدینە بووە بە چاپی دەگەینم بۆی بکەویتە بەردەستی خەڵک و ئەوانەی کەوا خاڵی زۆر گرنگن لە خوارەوەیاندا یاخود لە کۆتایی هەر سوڕەتێک ئەسبابی نزولی ئاەتەکانی دەنووسم ئاەتی ژمارە ئەوەندە تا ئەوەندە هۆکاری دابەزینی ئەوە بووە ئاەتی ژمارە ئەوەندە تاوەکو ئەوەندە هۆکاری دابەزینی ئەمە بووە بۆ هەموو کەسێک باڕوون بێتەوە با بتوانێت قورئان بە زمانی کوردی بخوێنێتەوە اینجا ئەو کات من دەستبەرداری هەموو شتێک دەبم کۆتایی یعنی کاری من وەک دەڵێن تەمام شد کاری من تەواو دەبێت کاری من تەمام شد خەڵک با خۆی لە ڕوانگەی وجدانی خۆیەوە لە ڕوانگەی ئەخلاقیاتی مرۆیی خۆیەوە با بڕیار بدا ئەوەی لەسەر من بوو وەک مرۆڤێک توانیم لە خلالی 14 مانگی ڕابردوو ئەنجامی بدەم و بەردەوامیش دەبم لەسەر ئەو ڕێگایە بەڵام ڕەنگ بێ بە شێوازێکی تر هیوادارم لە 14 مانگی ڕابردوودا ئەوەندەی دوێن بە ئێمە دراوە بەدایک و خوشک و کەس و کارمان دراوە کە وەک ئێوە موسڵمانن بێوێنە بووە لە مێژووی بڵێم لە چ مێژووەک لە مێژوودا بێوێنە بووە ئەو ئازار و ئەشکەنجەیە بنەماڵەی بارزانی دایان بە من دایان بە دایکم باوکم براکانم برازاکانم خوشکەکانم خانیان سوتاندین سیارەیان سوتاندین بەقەد ئەو ئیهانە و سوکایەتی ئێوە لە 14 مانگی ڕابردوو مرۆڤی نیگەران نەدەکرد چکە زۆر جوێنی قێزەوەندتاندا نیشانتاندا یەک زەڕە یەک تۆسقاڵ ئەخلاقی مرۆییتان تێدا نییە چکە من تەنها هاتووم ڕاستیەکان بۆ ئێوە دەردەبڕم پێویست بوو بێن سوپاسم بکەن بڵێن چکە مەلاکان ئەو لایەنەیان بۆ ئێمە بەدیار نەخستووە ئەو لایەنە قێزەوەنانەیان بۆ ئێمە باز نەکردیە بەڵام من هاتم لەسەر کاتی خۆم لەسەر ئەرکی خۆم لەسەر ماندبوونی خۆم هاتم بۆ ئێوەم باس کرد بۆ ئەوەی ئاشنایەتی پەیدا بکەن بە ئاینەکەتان
بەڵام ئێوە لە بری ئەوە هاتوون جوێن دەدەن بەڕاستی بەلامەوە سەیرە بۆچی جوێن بە ئێمە دەدەن من بەزەین بە عەقڵتان دادێتەوە بڕۆن جوێن بە دەقەکانتان بدەن جوێن بە خودا و پێغەمبەرەکەتان بدەن ئەگەر هاتوو دەتانەوێت جوێن بدەن جوێن بە قورتوبی و ابن الكثير و بخاری و مسلم بدەن من ئەو قسانم لە جیرفانی خۆم نەهێناوە و من تەحەداتان دەکەم لە چواردە مانجی ڕابردوو ئەگەر یەک بابەتم بڵاو کردبێتەوە بەبێ بەڵگە و لە پەرتووکەکانی خۆتاندا نەبێ من تەحەدای هەرە گەورەتان دەکەم و ئەو تەحەدایشم دەمێکە کردووە بەڵام ئێوە ناتوانن قبولی بکەن من بە بەڵگە بۆ ئێوە مسلماندووە بەدەق بۆ ئێوە مسلماندووە لە ڕێگای مەلەکردن لە ناو دەقەکانتاندا بەڵام ئەمڕۆ کە ئێوە هاتوون دەتانەوێ لێرە و لەوێ بێن پینە و پەڕۆی بکەن بە ئێوە پینە و پەڕۆ ناکرێت بە ئێوە پینە و پەڕۆ ناکرێت بێن بە بەرنامەی یەکەممان سەبارەت بە ئایەتێک و هۆکاری دابەزین و لێکدانەوە قسە دەکەین بورم بابچمە سەر ئایەتەکە سوڕەتی التەحریم قەدەغە کردم سوڕەتی التەحریم باسی هۆکاری دابەزینی دەکەین هەر وەک مفەسیرانی ئەم سوڕەتە و ئایەتەکانی و هەروە توڕاسی ئیسلامی پێمان دەڵێن سەرچاوە خێر بێن سوڕەتی التەحریم واتە قەدەغە حرامکردن ئایەتی یەکەم دەڵێت دەبی بە تحمل بن سەبارەت بەمە چکە دانە بە دانەی ڕوون دەکەینەوە دانە بە دانەی ڕوون دەکەینەوە و پێویست ناکە بەڕاستی بە عەرەبی بنووسین هیچتر کاک درێبان پێویست ناکە بە عەرەبی بنووسین ڤیدیۆیەکی زاکر نایکم لایە دواتر دای دەبەزین دڵێ من عەرەبی نازانم بۆچی زاکر نایکتان پێکەسێکی باڵا و مهمە کە عەرەبی نازانێت تەنها لە قورئانێکی ئینگلیزی خوێندیتەوە دێ بە ئینگلیزی باسی دەکا بەڵام کاتێک ئێمە دێن دەیخوێنینەوە فەتحەیەک زەممەیەک هەڵە دەکەین دێن دەڵێن قورئان نازانی قورئان نازانی بەڕاستی بەلامەوە سەیرە بۆچی بانێک و دوو هەوایە یا ئەویش وەکو ئێوە خەڵک دەگەوجێنی یا ئەویش وەک ئێوە خەڵک دەگەوجێنی سەرچاو سوڕەتی التەحریم قەدەغە یا حرامکردن ئەمە تایبەت بۆ پێغەمبەری ئیسلام دابەزیوە خدا لە حەوتەم طەبەقەی ئاسمانەوە لە پشت حیجابەوە هەموو کەون و کائیناتی لەبیر کردیە کەواچی دەگوزەرێ لەم دنیاە لە دوای چارەسەرکردنی کێشەکانی محەممەد پێغەمبەری ئیسلامە دەڵێت ئەی پێغەمبەر بۆچی ئەوەی ئەڵڵا بۆی حەڵاڵ کردوویت لە خۆت حرام دەکەیت لە دوای ڕەزامەندی ژنەکانتی ئەڵڵا بەخشندە و میهرەبانە واتە شتێک هەیە بۆ نمونە کە حەڵاڵە خدا بۆ پێغەمبەری ئیسلامی حەڵاڵ کردووە بەڵام پێغەمبەری ئیسلام بۆ ڕەزامەندی ژنەکانی لە خۆی حرام کردیە ئەمە دەبێت چی بێ هەر کەسێک ئەم دەقە بخوێنیتەوە یەکسەر ئەم پرسیارە لە خۆی دەکا بێ ئەوەی هۆکاری دابەزین بزانێ بێ ئەوەی بزانی تەفسیری ئەمە چییە بەڵام هەروەک زۆر ڕوونە ئەڵڵا بە پێغەمبەر دەڵێت ئەی پێغەمبەر بۆچی ئەوەی ئەڵڵا بۆتی حەڵاڵ کردووە لە خۆت حرام دەکەیت یعنی شتێکە ئەڵڵا بۆ پێغەمبەری حەڵاڵ کردووە بەڵام پێغەمبەر حرامی کردووە لە خۆی اینجا دواتر دەقەکە تاوا دەکا دەڵێت لە دوای ڕەزامەندی ژنەکانتی واتە یعنی ژنەکانت دەتەوێت ژنەکانت ڕازی بکەی واتە ژنەکانت بەو شتەی ئێمە بۆمان حەڵاڵ کردووی نیگەران بوون لەبەر ئەوە بۆ خۆت حەڵاڵ کردووە لەسەر خۆت حرام کردووە دواتر دەڵێ ئەڵڵا بەخشندە و میهرەبانە ئەم پرسیارە هەر ئینسانێکی خاوەن عەقڵ و لۆجیک بیخوێنێتەوە ئەم پرسیارە لە خۆی دەکا بابەتەکە دەبی چی بێ شتێکە کە بۆ پێغەمبەر و ڕەنگە بۆ موسڵمانانیش حەڵاڵ بێت بەڵام پێغەمبەر بۆ ئەوەی ژنەکانی ڕازی بکات لە خۆی حرام کردووە وای یان نەبەڕێزە ڕوونە یان نا مەوزوعەکە زۆر ڕوونە زۆر ڕوونە دەقی دووەم ئەڵڵا دێت دەڵێ لەبەرەوەی ژنەکانی ناڕازین بۆ ژنەکان ڕازیکەی ئەڵڵا چی دەڵێت ئەڵڵا دەڵێت ئەڵڵا پێشووتر هەڵوەشانەوەی هاوسەرگیری بۆتان حەڵاڵ کردووە
دڵێ ئەی پێغەمبەر ئەڵڵا پێشووتر مەوزوعی تەلاقی بۆتان حەڵاڵ کردووە. سەرچاو ئەڵڵا پێشووتر هەڵوەشانەوەی هاوسەرگیری بۆتان حەڵاڵ کردووە. ئەڵڵا پارێزەرە و ئەڵڵا زانا و دانایە. واتە لێرە ئەڵڵا هەڕەشەیەک دەکا، دڵێ پێویست ناکە ئەو شتەی کە بۆمان حەڵاڵ کردووی تۆ لە خۆت حرامی بکەیت بۆ ڕەزامەندی ژنەکانت، و ئەگەر هات و ڕازی نابن ئەوە ئەڵڵا هەروەک چۆن لە دەقەکانی پێشووتر هەڵوەشانەوەی هاوسەرگیری بۆتان حەڵاڵ کردووە دەتوانی تەلاقیان بدەیت. یعنی هەڕەشەیەک دەکا دڵێ تەلاقیان بدە. دەقی سێیەم، ئاەتی سێیەم، وە کاتێک پێغەمبەر نهێنیەکی لای یەکێک لە ژنەکانی دەبێت سیرکە، یعنی نهێنیەک هەیە بووتە هۆی وکاری ئەم بابەتە. وە کاتێک پێغەمبەر نهێنیەکی لای یەکێک لە ژنەکانی دەبێت، وە کاتێک ئەم ژنەیان لای دانەیەکی تر دەیدرچێنێت، واتە پێغەمبەر نهێنی لای یەکێک لە ژنەکان دەبێت و ئەم ژنەی دواتریان دەچێت لای ژنێکی تری پێغەمبەر باسی دەکات دەیدرچێنێت، و ئەڵڵا بە پێغەمبەری نیشان داوە کە ئەو ژنەی تریان چێیە، و ئەڵڵا دەڵێ من بە پێغەمبەرم گوتی ئەو ژنەی تریان چێیە کەوا ئەو نهێنیت لای درکاندووە. و وای کردووە کە بەشێک لە قسە و باسەکانت بزانێت، یعنی و ئەڵڵا وای کردووە کە بەشێک لە قسە و باسەکانی تۆ بزانێت کەوا بۆ ئەم ژنت باس کردووە بۆ نمونە، و بەشێکی پشتگوێ بخات. و ئەڵڵا پێی گوتیە ئەی پێغەمبەر ئەمە بەشێک لە قسە و باسەکانە کەوا کردوویەتی بۆ ژنەکەی دووەم، بەڵام بەشێکی ئیهمالکە و گرنگ نییە، پشتگوێی بخە. وە کاتێک پێغەمبەر بە ژنەکەی گوت، وە کاتێک پێغەمبەر بە ژنەکەی یەکەمی گوت کەوا نهێنیەکەی لابوو، گوتی تۆ باست کردووە. ژنەکەی پێغەمبەر گوتی چێ ئەمەی پێگوتیت؟ بە پێغەمبەری گوت چێ ئەم قسەی پێگوتیت کەوا من چوومە لا ژنەکەی دووەم باسم کردیە؟ پێغەمبەر گوتی لەلایەن ئەڵڵای زانا و شارەزا ئاگادار کراومەتەوە. پێغەمبەر گوتی ئەڵڵا پێی گوتم تۆ ئەم قسەت بردووە لای کەسێکی تر فڵانە ژن باست کردووە، و من بەشێکی لەو قسانەی کەوا تۆ بردووتە خدا پێی وتم، بەڵام گوتی بەشێکی ئیهمالکە تۆ ئەمەت کردووە. ژنەکەی دەڵێتن چێ پێی گوتی کەوا من ئەو قسەم جێراوەتەوە بۆ ژنێکی ترت؟ پێغەمبەر پێی دەڵێ ئەڵڵای زانا و شارەزا ئاگاداری کردوومەتەوە. تا ئێستا لە چوارچەوەی دەقەکانیم، با بڕۆین بزانین بەرەو کوێ دەگا. چوارەم، ئاەتی چوارەم ئەڵڵا دەڵێت ئەگەر هەردووکتان هەردوو ژنەکە، خدا هەڕەشە دەکا لێرە، ئەگەر هەردووکتان تۆبە بکەن بۆ ئەڵڵا باشترە. ئەڵڵا دەڵێ ئەی ئەو دوو ژنەی ئەوی قسەکەی بردی و ئەوی گوێی لێ بووە، و دیارە قسە و قسەڵۆکە دیارە بڵاو بیتەوە. دەڵێتن ئەگەر هەردووکتان بۆ ئەڵڵا تۆبە بکەن باشترە کە دڵتان بەلا ڕێدا ڕۆیشتووە، یعنی دڵتان لای داوە لە ڕێگای هیدایەت و لە ڕێگای ئەڵڵا لای داوە. بەڵام ئەگەر هەم ئاهەنگی دش بە پێغەمبەر بکەن، ئەگەر هاتوو یعنی ببن بە یەک یعنی جەبهە بەرامبەر بە پێغەمبەر ئەو دوو ژنە، هەم ئاهەنگی دش بە پێغەمبەر بکەن، ئەو کات ئەڵبەتە ئەڵڵا پارێزەری ئەوە، واتە پارێزەری پێغەمبەرە، ئەو کات ئەڵڵا دیفاع بەرگری لە پێغەمبەر دەکات. و هەروەها جوبرائیل و پیاوچاکانی ئیماندار و فرشتەکان و هیتریش، ئەڵڵا دەرێ هیتر نازانم ئەڵڵا مەبەستی چییە، بەڵام دەڵێتن تەنانەت جوبرائیل و پیاوچاکانی ئیماندار و فرشتەکان و هیتریش یارمەتی دەری پێغەمبەر دەبن. ئەوە بۆ نمونە دەبینین تا ئێستاکە یعنی دەقەکە وە خۆی هاتی ئێمە هیچمان زیاد نەکردیە. باشە بابێن بۆ دواتر. پێنجەم ئەڵڵا چی دەڵێت؟ دەڵێ ڕەنگە خوداکەی، واتە خوداکەی پێغەمبەر، ڕەنگە خوداکەی، ڕەنگە یعنی احتیمالە ئەڵڵا ئەگەر هەمووتان بە تەلاقدان بدات، واتە هەموو ژنەکانی پێغەمبەر بە تەلاقدان بدات، ئەڵڵا دەڵێتن ڕەنگە خوداکەی ئەگەر هەمووتان بە تەلاقدان بدات و بۆ پێغەمبەر بە ژنانێکی باشتر دەتان گۆڕێتەوە، و بۆ ژنانێکی باشتر دەتان گۆڕێتەوە. واتە ئەگەر
بۆ نمونە ڕەنگە خوداکە احتیمال هەیە ینی خدا دەڵێت احتیمال هەیە وا بکەم کەوا پێغەمبەر هەمووتان بە تەلاقدان بدات و بە ژنانێکی باشتر بۆی دەتان گۆڕمەوە ژنانێک کە ملکەتی ئەڵڵا بن و ئیماندار بن و گوێڕایەڵ بن و تۆبەکار بن و خوداپەرست بن و لەگەڵیدا گەشت بکەن واتە کاتێک دەرەچی بۆ شوێنێک لەگەڵیدا بڕۆن و ئەم ژنانە یا ژن بن واتە پێشتر مێردیان کردبێ و یان پاکیزە بن یا کچ بن دەڵێ کەیفی خۆتانە ئەگەر هاتوو تۆبە دەکەن و جەبهە نابەستن بەرامبەر بە پێغەمبەر ئەوە باشە ئەگەر نا ڕەنگە ئەڵڵا وا بکات پێغەمبەر بە تەلاقتان بدات و لە شوێنی ئێوە بە ژنانێکی خواترس و ملکەچ و ئیماندار و گوێڕایەڵ و تۆبەکار و خوداپەرست دەتان گۆڕمەوە و ئەو ژنانەی کە ژنە نوێیانەی کە بۆی دەهێنین یا پێشتر مێردیان هەبوو بێت بۆ نمونە ژن بن یا با بڵێن گریمان بێوە ژن بن وەک لە کوردەواری پێ بڵێن و یان کچ بن پاکیزە بن شەشەم ئەڵڵا دەڵێت ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە خۆتان و خانەوادەکانتان لە ئاگر بپارێزن کە سوتەمەنیەکەی خەڵک و بەردن ئەڵڵا دێ لێرەدا پاش ئەوەی بۆ نمونە پلانی ئەی دەخاتە بەردەستی ئەگەر تۆبە بکەن باشە بەڵام ئەگەر هاتوو تۆبە نەکەن لە کارەکانتان بەردەوام من جەپەیەک بەرامبەر بە پێغەمبەر دروستکەن ئەوە پلانی یەک بە تەلاقدانتان دەدەم و ژنانێکی باشتر بۆ پێغەمبەر دەینم اینجا دواتر خوددا چی دەڵێ سیرکە دەڵێ ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە ئەی ئیمانداران خانەوادەکانتان لە ئاگر بپارێزن کە سوتەمەنیەکەی خەڵک و بەردن یعنی خانەوادەکانتان یعنی باسی دۆزەخ دەکا ئەڵڵا ئێستا باسی عەزاب دەکا باسی ئەشکەنجە دەکا بزانم سەیری ئەشکەنجەی چێ بدە ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە خۆتان و خانەوادەکانتان لە ئاگر بپارێزن کە سوتەمەنیەکەی خەڵک و بەردن کە لەسەریدا فرشتەی دیاریکراو هەن واتە لەسەر دۆزەخ فرشتەی داناوە ئەڵڵا بۆ چاودێری فرشتەی دیاریکراو هەن کە بە زەبر و زەنگ و توندن یعنی ئەو فرشتانە زۆر بە زەبر و زەنگ و توندن و سەرپێچی ئەوە ناکەن کە ئەڵڵا فەرمانی پێیان کردووە بەڵکو ئەو کارە دەکەن کە ئەڵڵا فەرمانی پێیان کردووە یعنی ئەو فرشتانە واستە و ڕەشوە و ئەو شتانە قبوڵ ناکەن بە زەبر و زەنگن و ئەو فەرمانە جێبەجێ دەکەن کە ئەڵڵا پێیداوە سەبارەت بە ئەهلی دۆزەخ باش هەڕەشەیە حەوتەم دەڵێت ئەی کافرەکان لەم ڕۆژەدا پاساو مەهێننەوە ئێوە تەنها پاداشتی ئەو کارانە وەردەگرن کە کردوتانن یعنی لەو ڕۆژەدا پاساو مەهێننەوە بڵێ من غەیبەتم کرد قسەم لەسەر کەسێک کرد لە پشتەوە قسەم دەکرد قسە و قسەڵۆکم بڵاو دەکردەوە ئەو شتانە نایخوا یعنی نییە و ناخۆم و ناچێشم و ئەو شتانە نییە ئەو شتانە نییە ئەو شتانە لە ڕۆژی حیساب لە ڕۆژی قیامەت نایخوا پاساو نایخوا ئێمە تەنها حسابتان لەگەڵ دەگەم لەسەر بنەما ئەو کارانەی کەوا کردوتانن هەشتەم ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە تۆبەیەکی ڕاست بۆ ئەڵڵا بکەن ئەی ئەوانەی ئیماندارن تۆبەیەکی ڕاست بۆ ئەڵڵا بکەن ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە تۆبەیەکی ڕاست بۆ ئەڵڵا بکەن ڕەنگە خوداکەتان لە کارە خراپەکانتان خۆش بێت یعنی کارێکی خراپیشتان کردیە ڕەنگە خوددا خۆش بێت یعنی احتیمالی هەیە احتیمالەکەی کە خوددا خۆش بێت و خۆش بێت و دەتانبات بۆ بەهەشتێکەوە کە لە ژێریەوە ڕووبار دەڕوات ئەگەر تۆبە بکەن خوددا لێتان خۆش دەبێت و دەتانبات بۆ بەهەشتێک کە لە ژێریەوە چی دەڕوات ئاو دەڕوات یعنی خوددا باسی تۆبە دەکات یعنی ڕێک غێر مباشر و مباشر لەگەڵ ژنەکانی پێغەمبەریەتی کەوا تۆبە بکەن ڕەنگە من لێتان خۆش بم یعنی دەڵێت گوناحەکانتان زۆر گەورەیە ڕەنگە لێتان خۆش بم ئەو کات دەتان بم بۆ بەهەشتێک کە لە ژێریەوە ڕووبار دەڕوات لەم ڕۆژەدا ئەڵڵا پێغەمبەر و ئەوانەی لەگەڵیدا ئیمانیان هێناوە تووشی بێهیواییان ناکات واتە لە ڕۆژی قیامەت ئەڵڵا پێغەمبەر و ئەو ئیماندارانەی لەگەڵین بێهیوایان ناکات یعنی جێگای باشیان پێدەدات واروە ئەو کەسانە چی دەبن
ڕووناچێکیان لە پێش خۆیانە، یعنی ڕووناچیان لێ دەبارێت لە پێش خۆیان و لە لای ڕاستیانەوەی، ئەگەر لای ڕاستەوە بی بۆ نمونە لای ڕاستیانە، ڕووناچیان لێ لای ڕاستیانە دەبێت و دەڵێن و ئەو کەسانە دەڵێن خوداکەم ڕووناچیەکەمان بۆمان زۆر تەواوە و لێمان ببوورە، لە ڕاستیدا تۆ توانایت بەسەر هەموو شتێکدا هەیە. کاتێک ئەو ڕووناچیان لێ دێ دەچن ڕووبەری خوا دەبنەوە، خوداکەمان ئەم ڕووناچەمان بۆمان زۆر تەواوە، لێمان ببوورە، لە ڕاستیدا تۆ توانایت بەسەر هەموو شتێکدا دێت. نۆیەم، ئەی پێغەمبەر جیهاد اینجا دەقێکی ناوە بۆ نمونە باسی چی دەکات، ئەی پێغەمبەر جیهاد دژ بە کافرەکان و ڕیاکارەکان بکە و تند و تیژ بە لەگەڵیاندا و مۆڵگەیان دۆزەخ و چارەنووسیان خراپترین چارەنووس دەبێت. ئەو دەقارەوە هاتیە بۆ نمونە باسی کافرەکان دەکات. دەیەم ئەڵڵا دێ سەرچاو، ئەڵڵا دێ نمونە دەهێنێتەوە بۆ ژنەکانی پێغەمبەر، بۆ ئەو دوو ژنەی بزانە چۆن نمونە دێنێتەوە. هەر ئەڵڵا خۆی دەڵێ نمونە دەهێنمەوە، سیرکەن لە دەقەکەی. دێم ئەڵڵا نمونەی ئەوانە دەهێنێتەوە کە باوەڕیان نەهێنا، ژنی نوح و ژنی لوت، ئەمانە لەژێر دەسەڵاتی دوو بەندەی باشی ئێمە بوون، بەڵام خیانەتیان کرد و بەم جۆرە ئەم پێغەمبەرانە هەرگیز پشتیوانیان نەکردن لە لای ئەڵڵا و پێیان گوترا بڕۆن بۆ دۆزەخ لەگەڵ ئەوانەی دەستە ناویەوە. سەرچاو واتە ئەڵڵا دەڵێ نمونەتان بۆ دێنمەوە، دەڵێ نمونەتان بۆ دێنمەوە، دەڵێ نمونەی ئەوانە دەهێنمەوە کە باوەڕیان نەینا. بۆ نمونە ژنی نوح و ژنی لوت لەگەڵ ئەوەش مێردەکانیان پێغەمبەر بوو، بەڵام بە حوکمی ئەوەی خیانەتیان کرد و تەنانەت لە ڕۆژی حیساب لەگەڵ ئەوەش مێردەکانیان پێغەمبەر بوو، مێردەکانیان پشتیوانیان نەکردن و دادیان نەدا و پێمان گوتن بڕۆن بۆ دۆزەخ لەگەڵ ئەوانەی دەستن دۆزەخەوە. و دەقی یانزەم چی دەڵێ؟ و ئەڵڵا نمونەی ئەوانە دەهێنێتەوە کە ئیمانیان هێنا. بزانە سەیری نمونەی ئەو کەسانەش دێنێتەوە کەوا ئیماندارن لە خوا ترسن بۆ نمونە. و ئەڵڵا نمونەی ئەوانە دەهێنێتەوە کە ئیمانیان هێنا، ژنی فیرعەون کە گوتی خوداکەم ماڵێکم لە تەک خۆت لە بەهەشت بۆ دروستکە و ڕزگارم بکە لە فیرعەون و کارەکانی و ڕزگارم بکە لە خەڵکانی خراپ. ژنی فیرعەون با ئیماندار دوعای کردی بە خوددا، خدایە خانوەکم لە تەک خۆت لە بەهەشت بۆ دروست بکە و لە فیرعەون و کارە خراپەکانی ڕزگارم بکە. دوانزەم، دەقی دوانزەم، و مریەمی کچێ عیمران کەوا کچێ عیمران نییە، مریەم لە پێشوودا قسەمان لەسەری کردیە بەڵام مشکیلە نییە، عیمران باوکی هارون و موسا بووە، ئەوانە 1500 ساڵ پێش مریەم بووینە، بەڵام مشکیلە نییە. و مریەمی کچێ عیمران کە پارێزگاری لە نێوگەڵی خۆی کرد و ڕۆحی خۆمان فوو کردە ناویەوە و بڕوای بە وتەکانی خوداکەی و پەرتووکەکەی کرد و لە خوددا پەرستان بوو. خدا دەڵێتن و مریەمی کچێ عیمران واتە دایکی عیسا لەبەرەوەی پارێزگاری لە نێوگەڵی خۆی کرد، ئێمە ڕۆحی خۆمان فوو کردە ناویەوە، چکە خاوێن بوو نێوگەڵی، یعنی ڕۆحی خۆمان خستە ناویەوە، ئەوە بۆ نمونە عیسای بوو و بڕوای بە وتەکانی خوداکەی و پەرتووکەکانی کرد و لە خوددا پەرستان بوو. ئێستا هەر کەسێک ئەگەر هاتو ئەم دەقە تەواو، یعنی 12 ئاەتە بخوێنێتەوە التەحریم، خدا پێمان دەڵێ پێغەمبەری ئیسلام شتێک کە بۆی حەڵاڵ بوو بە پێی فەرمانی ئیلاهی لە خۆی حرام کردووە بۆ ڕەزامەندی ژنەکانی. ئەوە یەک. دوو، پێغەمبەری ئیسلام نهێنی لای ژنێک هەبووە، ئەو ژنەی چووە لای ژنێشتر باسی کردووە بووە بە قسە و قسەڵۆک. و دواتر ئەڵڵا دێت هەڕەشە دەکا، دەڵێتن پلانی یەک، ئێمە تەلاقدانمان حەڵاڵ کردووە بە پێی دەقەکانی پێشووترمان، ڕەنگە وا بکەم ئەی ژنەکانی پێغەمبەر بە تەلاقدانتان بدات و لە شوێنی ئێوە ژنانێکی باش و ئیماندار و خواترس کە پاکیزە بن یا ژن بن بۆ پێغەمبەر بێنێ. و دووەمیان دەڵێ ئەگەر هاتو تۆبە دەکەن چکە دڵتان لە ڕێدا لای داوە ئەوە باشترە، ڕەنگ بێت تۆبەکەتان قبول بکەین. و ئەگەر هاتو تۆبە بکەن ئەو کات بەهەشتێکتان پێدەدەین کە لە ژێریدا ڕووبار دەڕوە و هەروەها لە نێوچەوانتان
لە ڕۆژی قیامەت بۆ نمونە ڕووناچی بەرەو پێشەوە دێ وە لە دەستە ڕاستان و هەروە ئەڵڵا نمونە دەهێنێتەوە سەبارەت بە دوو ژن کە ئیماندار نەبوون ژنی نوح و لوط کەوا مێردەکانیان لەگەڵەوەش پێغەمبەر بوو دادیان نەدان لە ڕۆژی قیامەت و خوددا پێیان دەڵێ بڕۆنە ناو دۆزەخەوە و دوو ژنی تر یەکەچەند ژنی فیرعەون ئەوی تریان بۆ نمونە مریەم کەوا ئیماندار بوون ژنی فیرعەون پێی دەڵێ خوددایە خانووەکەم یعنی ئەگەر هات و کەسێک ئیماندار بی ئەگەری هەیە خوددا خانوویەکی لە تەنیش خۆی بۆ دروست بکات لە تەنیش خۆی بۆ دروست بکات ئەما هەر کەسێک ببینی ئەم خاڵانەی دێتە بەرچاو لێچیت داتەوە سەرچاو لێچیت داتەوە مەوزوع چییە یعنی دەبی چی بێ پێغەمبەری ئیسلام بۆ ڕەزامەندی ژنەکانی لە خۆی حرام کردیە لە کاتێکدا حەڵال بووە سەرچاو با بێنە سەر هۆکاری دابەزی باش ئاوێک با بخۆینەوە جارێ بڕۆنە سەر هەموو تەفسیرەکە یعنی شتێک ڕووی داوە لەم دەقە ئەگەر هاتوو تەفسیریش نەزانین شتێک ڕووی داوە دەزانی شتێک ڕووی داوە لە نێوان پێغەمبەر لەگەڵ دوو لە ژنەکانی باشە پێغەمبەر لەگەڵ دوو لە ژنەکانی نهێنیەکی هەبووە لایەکێک لە ژنەکان ژنەکە چووە لای ژنێشتر باسی کردێ بووە بە قسە و قسەڵۆک و ئەم ئاەتە دابەزیوە و پێغەمبەر بۆ ڕەزامەندی ژنەکانی شتێکی لە خۆی حرام کردووە کەوا لە ڕوانگەی ئیلاهیەوە حەڵال بووە بۆی با بزانین چی بووە هەموو تەفسیرەکە هەموو هۆکارەکانی دابەزین پێمان دەڵێن نۆرەی حەفسە بوو کە پێغەمبەر حەفسەی کچی عومەر کە یەکێک بوو لە ژنەکانی پێغەمبەر کە پێغەمبەر ئەو ڕۆژ و ئەو شەوە لای بێ کاتێک دەچی بۆ لای حەفسە حەفسە دەڵێ من دەچم بۆ ماڵی باوکم واتە عومەری کوڕی خەطاب زۆرم پێناچی دێمەوە کاتێک حەفسە دەڕوا پێغەمبەری ئەڵڵا دەنێرێت بە دوای ماریەی قبطی کەوا یەکێک بووە لە کەنیزەکانی پێغەمبەر ماریە دێ بۆ لای پێغەمبەری ئیسلام خەریکی جیماعکردن دەبێ خەریکی جیماعکردن دەبێ لەگەڵ ماریە کاتێک حەفسە دێتەوە بەسەر ئەو مەسەلەدا دێتەوە دەبینی پێغەمبەری ئیسلام سەرجێیی دەکا لەگەڵ یا جیماع دەکا لەگەڵ حەفسە لەگەڵ ماریە حەفسە پێی دەڵێ ئەی پێغەمبەری ئەڵڵا لە ماڵەکەی من و لەسەر جێگاکەی من دەڵێ لە ماڵەکەی من و لەسەر جێگای خەوتنی من سێکس دەکەی لەگەڵ کەنیزەیەک باش لێرەدا دیارە ماریە دەڕوا پێغەمبەر پێی دەڵێ حەفسە تۆ ژنێکی خواترسی شەوانە بەردەوام نوێژ دەکەی قورئان دەخوێنیتەوە جوبرائیل خودی خۆی لای من باسی کردیە کە تۆ ژنێکی زۆر خواپەرستی و تۆ کەسێکی زۆر باشی ئەو مەوزوعی ڕوویدا و بینیت تکایە لای خۆم و لای خۆت و من بەڵێنت پێ بدەم کەوا ماریە لە من حرام بێ سوێن دەخوا دەڵێ ماریە لە من حرام بێ جارێشتر دەستی لێ نادەم باشە حەفسە دەچێ لای عائیشە باز دەکا عومەری کوڕی خەطاب باسی کردی ئەو مەوزوعە زۆربەی زۆری مفەسیرین باسییان کردیە کورە ئیبن الکەثیر باسی کردیە کورە قورطوبی باسی کردیە کورە نازانم جێ باسی کردیە چێ باسی کردی هەمووی باسییان کردیە و باز دەکا خەبەرەکە بڵاو دەبێتەوە بەو مەوزوعە دەزانێت پێغەمبەر نیگەران دەبێ ئەوەیە تەنانەت مەوزوعەکە دەگاتە سەر مەوزوعی جیابوونەوە عومەری کوڕی خەطاب دێتە لای پێغەمبەر دەڵێ تەلاقیاندا و لە بنەڕەتدا ڕاستیەکەی حەفسە تەلاق دەدا بەڵام دواتر دەیجێڕێتەوە دەقیترمان هەیە سەبارەت بە هۆکاری هەندێک دەقیتر دواتر ئێمە دەین قسە و باسی لەسەر دەکەین چونکە دەق هەیە سەبارەت بە مەوزوعی حەفسەش کەوا دەیجێڕیتەوە باشە و ڕێک ئەم ئاەتە دابەزێ هۆکاری دابەزینی ئەم ئاەتە ڕێک ئەوەیە هەروەک ئاماژەم پێی کرد بڕۆنەوە بگەڕێنەوە بۆ سەر هۆکاری دابەزین بۆ سەر تەفسیرەکان ئەمە قسەی من نییە و هەر کەسێکی ئاقڵ و لۆجیکی کاتێک ئەم دەقانە دەخوێنێتەوە
ڕێگڕون و دیارە. جا خۆت تۆ ئازادی لەوەی بڵێ ئەو بابەتە زۆر ئاساییە کەوا پێغەمبەر کردوویەتی و خوددا ئەڵڵا تێدا تەداخولی کردی ئەو پەیوەندی بەخۆتەوە هەیە. بەڵام هەر کەسێک ئەگەر هاتوو پێشووتر ئەم بابەتەی نەزانی بێ ئەم بابەتە وەک ئەوە وایە کەوا ئاماژەم پێکرد و ڕوونم کردەوە. هیوادارم پەیامەکە گەیشت بێ کاتێک شاد بۆ ئەوەی بەڕێز و ئازیز هەر بژین ڕۆژێکی تر لەگەڵتاندا دەبم لە بەشی لە بەرنامەی دووەم یا لە زنجیرەی دووەم لە بەرنامەی ئاەتێک و دابەزینێک و لێکدانەوەیەک هەر بژین.